خاتونێکی وەرزشکار لە لامان ئامادەیە ئەژین باسی وەرزشێکی تازەمان بۆ کات لەوانەیە ناوەکەی نامۆ بێت وەرزشی TRX وەرزشێکە کە ئێستا لە هەندێک لە وڵاتان کۆمەڵک لە وەرزشکارەکان زۆر سوودیان لێبینیوە لە کوردستانی خۆمان وا دیارە بەداخەوە بێناسکەوتووە بەڵام بوارێکی تازەی وەرزشیە جا ئەمڕۆ ئەم خاتونە ڕاهێنەرەی بواری ئەم وەرزشە لە لامان ئامادا بێت باسی وەرزشەکەمان بۆکات باسی ئەو کەرەستانەی کە پێویستە بۆ ئەم وەرزشە بۆمان ئەکا باسی ئەوەی کە کێ دەتوانێت سوودی لێ وەربگرێت لە کامێک لە تەمەنەکان کامیک لە ڕەگەزەکان زیاتر هەر بۆی میواندارەتی خاتوونی ئازیز ئەفرام بەهمەنمان کردووە کە بە ڕێزیان ڕاهێنەری وەرزشین لە لامان ئامادەی داوای لێکن بێتە ژوورەوە لە لامان دانیشە خات و ئەفراهیم بەخێر بێت باشی جەنابەت فەرموو باشی جەنابەت خات و ئەفراهیم باش خۆت باسی کێ و ناوەمان بۆ بکە ناوەکە بێت لە نەک تەنیان وەرزشەکە تازە بوو ناوەکەشە تازە و جوانە ڕاستیەکەی ئەو ناوە وەکو نازناوێکە من خۆم هەڵم جاردووە بۆ خۆم و ناوێکە حەزم لێ بوو بەیسی کوردی هەیە بەس لە ئەسڵا ئیبریە باشە ماناکەی چییە لە ئێرانە وەکو پرسیارم کردووە لە سەرمانەکە ینی کەسێک کە بەرەو بەرزایی ئەچێ یان بەرەو سەرکەوتنەچێ واتاکەشی جوانە نەکتەنیا هەروشەکەی جا ئێستا داوێنە سەر بواری وەرزشەکەی جەنابەت کە وەرزشی TRXە باسێکی وەرزشی TRXمان بۆ بکە چۆن وەرزشێکە TRX خۆی وشەی TRX Initial Training Resistant Training Total Resistant Training یعنی ڕاضەیەک کە بە قووەت ئەنجام بدرێ ئەوە ئینیشیالزی TRX ینی لە ئەو وشە گیراوە ئەگەر مەجال هەبێ من خودی پەتەکەتان بشەم بەم لە ئەسڵا ئەم پەتە بەحساب سسپنشن ترینینگە ینی ڕاضەیەکە کە بە حاڵەتی هەڵواسراوە ینی هەنگینگ داوا لێ بردننی شەکە من تۆزە وشەکانی ئێرە تۆزە تێکەڵم کردو وشەکانی ئێرە ساخەکەینەوەوردە ئەنی بە حاڵەتی معلق هەڵواسرای لە تەمرین ئەکرێ بەڵێ هەڵەواسرێ کەواتە ڕاضەکە پێڵن سسپنشن ترینینگ یعنی هەڵواسراوی و ڕاضە ئەەکەی لە کاتی خۆتە ئێستا ئەمە بەشێک لە کەرەستەکانی ئەمە لە ئەسڵا پەتەکەیە ینی بەحسە پێڵم پەتیان بەڵێ ئەساشێک تەمرین پێکەی ئەو بەشەی نازام کەمراکەی ئەو بەشەی بەرامبەری من وەکو شەرحی بکەم ئەو بەشەی شوێنێکە کە پێی هەڵەواسرێ ینی ئەو بەشەی وەسڵە بێ ئەتوانێت بە دار هەڵواسرێ بە دەرگا بە هەموو شوێنێک چون ئەو پەتە ئەتوانی موبایلە ینی ئەبێ بە هەموو شوێنێک بەکاریە لە ژووری خۆتان لە قاعا لە هەموو شوێنێک بەکاریە کەواتە ئەوەی بە شوێنەکە هەڵەواسرێ بۆ شوێنە ئێستا هەتا ئەتوانی بیبیتە دەرەوە بە دارێکەوە یان بە هوکێکەوە بە ئاسنێکەوە بە شوێنێکە هەڵواسرێ و ارتفاعی هەبێ لە ئێمە و پەتە ئەسلێکە ئەمەیە کە هوکێکی هەیە ئەوە بەس حەزم کە شەرحێکم چون بینیومە ئەوە لە زۆر قاعەیەکەیە بەس لە ڕاستیدا لەبەر ئەوەی کە لەوانەیە ناسراو نەبێ خەڵک زۆر گرنگی و احتیمامی پێ نادا یان نازانێت چۆن هەڵی واستە بینی هەیە لە عەرزەکەیە کاتە لە ڕێگەی لاپێکەوە هەڵ ئەواسرێ بەوەی تریانە و ئەوەش پەتەکەیە ڕاضەکە بەواواکرێ ئەم ڕاضە ئەوەنەی کە منەی بینیم بۆ دەسە تەنیا یان بۆ بەشەکانی ئەو ڕاضە ئەو پەتە ڕاضەی وەکوتم تۆتەل باری ئەکسەرسایزە یعنی بۆ هەمووی جسم بەس بە شێوەی ڕزستنت یعنی بە قوەیە بە فۆرسێکەوە ئێستا فۆرس و قووەکە چێت جسمی خۆمان کێش و قورسایی جسمی خۆمان لەگەڵ گراویتیە جاذبەی زەوی چونکە ئێمە معلقین لە کاتی ئەنجامدانی ئەو ڕاضەیە لەسەر ئەو پەتە هەموو ڕاضەیەک ینی سەدان ڕاضەی پێ ئەکرێ سەدان ئەکسەرسایزی پێ ئەکرێ بۆ هەموو مەسولکەیەکی جسم بۆ هەموو بەشێک بەشی سەرەوە کۆر ترینینگ یان بەشی خوارەوە وەکو قاچیان بەشی پێشەوە دەست پێ قاچ پێ هەموو مەسولکەیەک بە تایبەت ڕاضەی پێ ئەکرێ بە ئەو پەتە بەس جیاوازیەک هەیە لەناو ئەو پەتە لەگەڵ ئەستا لەوانەیە بینەران پرسیارکەن منەمەوێ وەکو ڕاضەی ینی ڕاضەی ئاسن بەحساب من مەبەستی من ڕاضە ڕزستنت ترینینگە وەیت ترینینگ باشە کاتە جیاوازی ئەوەی کە ئێوە ئەم ڕاضەیە پێڕۆ بکە ئەو کەسانە
جیاوازیان چیە لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە کەسێک ئەگەر بێوە لە ڕێگەی یاری ئاسنەوە لە ڕێگەی قورساییەوە وەرزش بکە زۆربەی کات ئێمە کە ئەچین بۆ وەرزشکردن بۆ لاوازبوونی بەشێک لە جەستەمانە ئەمە چی ئەکا لە جەستە ئەگەر ئەم وەرزشە پەیڕەو بکەی چی لێ ئەکا بەڵێ بەتەکید لە سەرەتاوە من شتێکی زۆر ینی بەسیت بڵێم لەسەر ئەو بابەتە ڕاضە لەسەر ماسوولکە ئەگەر ئێمە باسی ئەنێروبیک ئەکسرسایز بکەین لەسەر ماسوولکە بێ ئێمە بمانەوێ ماسوولکەکە بجوڵێنین بە ماوەیەکی کەم نوعەیەک ریاضەیە تدریبە و ئەیروبیک ئەکسرسایز بە شێوەیەکە کە ئەڵێن ئەیروبیک یعنی ئێمە سۆرس و وزە لە ئۆکسیژن بەکارهێنین جسمان لە ئەو کاتە ئەو ماوەی کە ڕاضە ئەکا بە سووتانی بە بەکارهێنانی ئۆکسیژن ئەبێ بە مێتابولیزمی ئەبێتە هۆکاری مێتابولیزمی فاتیان کاربۆهایدریت یان پروتین بەس کە ئەڵێن ئەنێروبیک ئەکسرسایز ینی ڕاضەیەکە وەکو ڕاضەی ئاسن بێ جیهازەکان بێ یان هەرچێک بێک لەسەر جوڵەی ماسوولکە بێ ئێمە سۆرسانێکی کە بەکارەهێنین بەس ئەو دوو شێوە هەردووکی لەسەر شتێکی وەکو TRX پێکەوە ئەکرێ ئەنجام بدرێ یعنی لە یەک کاتە ئێستا بەعام ئەڵێ یاری ئاسن هەر ئاسنێک بەرزەکەیتەوە دۆمبڵەکە یان هەرچێک هەیە بەوە یاریەکەین بەس لە کاتی یاریکردن بە TRX ئەتوانی لە حاڵەتێکە کە ئێمە مەبەستمان ئەوەیە ماسوولکەکان بەکاربێنین بۆ وەزنەیەک لەو دەقەشە ئەیروبیک ترینینگێکمان هەبێ ئەتوانین هەردووکی پێکەوە بەکاربێنین فلکسیبڵیتی ینی ئینعتاف ئەبێتە هۆکاری بەرزبوونی فلکسیبڵیتی جسم کە ئێمە جسمان ماسوولکەمان شێوەی یاریمان لەسەر شتێکی وەکو ئەوە ڕێئهێنین و کۆر ترینینگ کە ئەڵێن کۆر نەیانی بەس یاری ورگ ئێمە کە ئەڵێن ینی ئاپس ینی ئەها ئەڵێ یاری ورگ بەس هەنێ حرەکەت هەیە لەسەر عەرزەکەیت و کە ئەڵێن کۆر ترینینگ مەبەستی ئێمە ماسوولکەکانی پێشەوەیە ینی ئەو ڕێکتس مەسڵ کە 6 بەشە ئۆبلیکس مەسڵ کە سایدەکانە و لەور بەک مەسڵ ینی ئەوانەی پشتەوە کە ئێمە باسی قووەتی ئەو ماسوولکە ئەەکەین یەکێک لە هەرە باشەکانی تدریب و تەرکیز لەسەری ئەو ماسوولکە ئەو پاتەیە ئەو باشکاتە ئەم وەرزشە ئەگەر بەتەنها بکرێت ئەتوانێت هەمان سوود بە جەستە بگەێنە یعنی ئەوەی کە تۆ ئەو هەدەفی کاتەوە ئامانجەی کە هاتەکە ئەچی بۆ وەرزشکردن تەنها ئەتوانین لە ڕێگەی ئەم وەرزشەوە بەدەستی بێن یاخود دەبێت بە هاوکاری وەرزشەکانی تریش حتا زیاتریش ئەڵێم ئێستا ئەگەر ئێوە تاکید لەسەر یاری ئاسن بکەن ئێوە ڕزستەن ترینینگ خەریکی ئەنجامی یەک شتی تایبەتن کە وەکو ینی تەدریب بە قووەت ئەنی وەکو وەزنەیەک هەڵگریان لەگەڵ فۆرسێکا یاری بکەیت کە ئێمە ئەومان هەبێ یەک شتە بەس کە ئەڵێ لەگەڵ ئەوە یاری ئەەکەی لە حاڵەتێکا کە شخصەکە خۆی هەڵواستیوە لە دژە گرایڤیتی ینی دژی جاذبە جسمی خۆی ڕائەگرێ مەسڵ کۆنتراکشنی هەیە ینی لەگەڵ فۆرسێکا خەریکە وەکو ئەو وەزنە و لە ئەو دەخەیە کوردینیشنی هەمووی ئەوانە مێشک و دەمار کۆر ستیبڵیتی هەمووی ئەوانە پێکەوە تەدریبەکرێ ینی ئەوە نییە وەکو ئێمە لەسەر کورسێکدا ئەنیشین وەزنەیەک جێبەجێ ئەەکەین یەک مەبەستمان هەیە و بە یەک شت ئەگەین ئێستا ئافراهیم خام مەبەستی هاوکاریشم ئەژین و منیش لەم پرسیارە ئەوەیە کە بۆ منە کەسانێکە چنە لەش جوانی مەبەستیان یا ئەوەی ماسوولکە دروست بکەن یان مەبەستیان ئەوەیە کە خۆیان زعیف بکەن یان هەندێک جارش تەنانەت بە مەبەستی قەڵەوبوونەوە ئەچنە وەرزشی لەش جوانی ئەم کۆمەڵە مەبەستە لە پشتیوەتی ئایا هەموو ئەمانە لە ڕێگەی وەرزشی TRX-ەوە ئەپێکێنرێت 100% و وەکو وتم زۆر باشتر ئەگەر ئێوە ئێستا پرسیار بکەن چۆن زۆر باشتر بە ئەوە بە ئەو مەبەستانەمان ئەگەین تا ئەوەی کە بە وەکو نامناڵم یاری ئاسن خراپە یان نییە یان ناهەڵەیە مەبەستی من لە ناساندنی ئەو شتە ئەوەیە کە ئێستا ئەلمی ڕاضی زۆر پێشرفتی کردوێنی زۆر ئاپدەیت بووە ئێستا ئێمە هەوڵەیەین لە کاتی یاری بە شێوەیەک بکەین کە ئەگەر 10 دقە 15 دقە کاتمان هەیە باشترین سوودی لێ وەرگرین ئەم وەرزشە چۆن دروست بووە کێ دروستی کردو ئایا لایەنی زانکۆیی یا ئایا بۆ نمونە لە بوارێکی تایبەتەوە هاتووە لە ڕاستیدا ئەو پەتە ئەفسەرێکی ئەمریکی ئەفسەرێکی نیرودەریایی چونکە خۆی لە سەفەرا بووە ینی لە ناو کەشتیە بووە ئەوەی ئبداع کردووە ئەوەی هێناوەتە ڕوو بەهۆی ئەوە خۆی ویستێتی ڕاضە بکە ئەوەی بۆ خۆی دروست کردووە لە ساڵی 97
ناوی ڕەندی هێتریکە بەس ئیتر شتەکە ئەوەندە باش بووە ینی وەکو سوودی بووە بڵاو بووتەوە ڕستمی هاتوۆتە ناو بابەتی ڕاضەوە و ئەلمی ڕاضەوە ئێستا زۆر وەرزشوانێ زۆر وەکو لە بابەتی ئۆلمپیکەوە ڕستلەر بێ کوشتی یان هەر شێک بێ هەر ریاضێک بێ هەر نوع وەرزشوانێک بێ هەر مەبەستێکی بێ یەکێک لە ئەو شتانە ینی یەکێک لە تەمرینەکانی ئەو تیارکسەیە چون مۆبایلە ینی هەبوو هەموو شوێنێک ئەتوانی بیبێ تۆ ئەتوانی لە ژوورەکەی خۆت هەت بێ ئەتوانی ستایلی ئێرۆبیک ڕەشاقی پێ بکەی ینی ئەگەر تۆ مەبەستت ئەیرۆبیک ئەکسەرسایزە وەکو هەروە وتم ئەتوانی یاری لەسەر ماسوولکەکان بکەی باشترین لە ڕاستیدا ئەو یاریەکە لەسەر کۆر ترینینگەکرێ ینی ئەو ماسوولکانی قووەتی کۆر کە ئەڵین کۆر ینی ئەمە تەواوی خاتونەکان ڕەنگە زۆر پیاوانیش زۆر بەلایەنەوە گرنگ بێتکەواتە چونکە بەردەوام یەکەمین ئامانج کە ڕوو لە هۆڵەکانی وەرزشەکەی یاخود خۆت وەرزشەکەی یەکەمین ئامانج ئەوەیە کە ئەم منتیقەت چوری نەمێنێ ڕێک بێ باریک بێ یەکەم ئامانجت ئەوەیە بەتاکید ئێستا ئەو چوریە چۆن نامێنێ ئەو چوریە بە تەدریبی ماسوولکەکە یەکێکە لە هۆکارەکانی کە ئەو چوریە کەم بێتەوە چونکە لە شوێنێکە ماسوولکە هەیە چوری نییە کەمە چوری شتێک نییە کە ئیش بکە بجوڵێ یان وزە بەکاربێنێ چوری شتێکە کە وزەیە ئەبێ بەکار بهێنرێت ماسوولکە ئەو وزەیە بەکارەهێنێ کە ماسوولکەکە هەبێت تەدریب بدرێ بەخەبەر بکرێتەوە ئەکتیڤ بکرێ ئەجوڵێ و ناهێڵێ چوریەکان بمێنن بەس کە ئێمە خۆمان هەڵەواسین بە شوێنێکەوە ینی بە ئەوە پێویستە من ئەو بەشە کە پێڵن کۆر ینی میدل سەکشن ئەوەندە بەخۆت بیگرم و تەرکیز و کۆنتراکشنم هەبێ کە ئەگەر من خۆشم بەس بە ئەو پەتە ڕاگرم ینی بە شێوەیەک هیچ ڕاضەیەک نەکەم بۆ ئەوەی کە ستایلی ڕاضە لەسەر ئەوە ئەوەیە ئەبێ سپاینل کۆرد ڕێک بێ کۆر ئینگەیج بێ ئەمە تۆزێک لە یۆگا ئەچێت یعنی لەگەڵ یۆگا تۆزێک یەک ئەگرێتەوە ئێستا لە حاڵیان پیلاتس ستایلێکە لە یۆگا خەریکن یۆگایش لەسەر ئەوە بەکارهێنن من چەند ڤیددیۆیەکم شیر کرد یەکێک لە ڤیددیۆکان ئەو پەتە بەکارەکانی جەنابەت خەریکە هاوکات لەگەڵ قسەکانی مە ئەڕوات باڵێ چەند ستایلێکی تێدا ینی حتا باڵنسینگ تێدا ینی ئەو پەتە یارمەتی باڵنسینگەدا ئەو پەتە یارمەتی باڵێ ئەو پەتە ستایلی ڕەشاقی تێدا ینی ئەوەی کە هەناسەمان تۆزەتونە بێ و ئۆکسیژن بەکارهێنین بۆ سووتانی چوری یان هەرشێک لە جسما هەیە ئەو پەتە بۆ سترچینگ بەکانی بۆ فلکسیبڵەتی بۆ یارمەتی دەری ئەوەی کە تەدریبی فلکسیبڵەتی لەسەرا بکرێت بۆ هەموو شتێک ئێستا زۆر بڵاو بووتەوە لە ناو هەمووی یاریەکانە و هەمووی وەرزشوانەکانە بەکاری ئەهێنن بۆ ئەوەی کە لە ڕاستیدا سوودی لێ وەرگیراوە من لە زۆر قاعەیە لە کوردستان بینیومە بەس گرنگی پێ نەدراوە ینی لەلایەن یاریزانەکانەوە سوودەوە گیان بۆ بێناس کەوتووە بەم هەموو سوود وڵی هەستەکەم زانیاری لەسەری نییە ینی کەسێک پەتێک ئەبینێ من بم کە ڕۆژی یەکەم بێ خۆم بینی بێتم مەڵم نازانم ئەوە چییە ئەوە چۆن بەکارێت من چی لەسەر بکەم من چۆن تەدریب لەسەری بکەم زانیاری پێویستە ینی کەسێک ئەبێ هەبێ بزانێ تەدریب بکرێ ئێستا لە ڤیددیۆکانیشە هەندێکیانە بین ئێستا ئەو ڤیددیۆکە خەریکە پیشانەدرێت ئەو حاڵەتە هەم قووەتە هەم باڵنسە ینی لە دەخەیەکە سەری ئەو ستایلە بکەنی کەسێک کە هەوڵەیە جسمی خۆی بە تەدریبێک بەڕێ بێنێ تەدریب بکە وەکو ئەبێ وەکو سمارت فۆن وا ئەبێ ینی جسمی لە یەک حاڵەتە لە یەک دەخا لە ستایلێکی ڕاضیە فێری زۆر شت ئەبێ کە زۆر بنفیتی هەیە بووی فلکسیبڵەتی ئەوەی کە جسمی ئێمە بجوڵێ مۆبیلیتی هەبێ گرژ نەبێ زۆر گرنگە بە تایبەت بۆ ئەوەی کە تووشی ئینجریزیان تووشی سەدەمە نەبن چ لە ئێستا چ لە تەمەنایە کۆر سترێنت زۆر گرنگە تایبەت بۆ کەسانێکی تەمەنیە نەچێتە باشکاتە بۆ هەموو تەمەنە گونجاوە هەموو کەسێک بۆ هەموو لەڤڵێک بۆ هەموو باشە ئەگەر کەسێک لە دەستپێکا بوو شێوازێکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی کە زیان نەگا بە ماسوولکەکانی بە شێوازێکی دیاریکراو هەبێت بۆ سەرەتاییەکان بۆ کەسانی کە لە سەرەتاوە دەست پێەکەن شێوازێک هەبێت بڵێ سەرەتا بم شێوازە دەست پێەکەی دواتر وردە چەند تەکنیکێکی تر چەند شێوازێکی تر بەکار ئەیانی بۆ سەرەتاییەکان بەتاکید زۆر و باشەیە تریشی ئەوەش ئەوەیە
لڤلی هەیە ینی تۆ بە هەموو شێوەیە دەتوانانی لڤڵەکەی بگۆڕی ئەتوانێت کەسێکی زۆر زۆریانی لە ڕاستیدا ئەوە علاج تەبیعیشی پێ باش ئەگەر کەسێک بەتەمەند بوو دەستی بەم وەرزشەکە پێشتر زۆر وەرزشی نەکردە بۆ ڕەنگە ئەوانی کە تۆزێک چوونەتە تەمەنەوە ماسوولکەکانیان کەمێک لاواز بوو بێ هەندێک نەخۆشی هەندێک نەخۆشیشانە بەبێ گومان ئەوان چۆن دەست پێەکەن لە ڕاستیدا ئەوە خۆی پێڵن ترینەر یعنی ئەوە مدەڕبە بۆچی مدەڕبە ئەوە دەستگیری یاریزانە ینی ئەوە یارمەتی دەرە ئەڵێ ئەو دەستکانی کە هەیە ینی کە ڕاضی پێکە خۆ لە ڤیددیۆکەشە دیارە ئەوە وەکو ئەو مدەڕبەیە کە دەستی منی گرتووە و ئەڵێ وەکو مەسەلە نێستا منەمە حرەکەتێکی سکوات بکەم ئەوە تۆزە نزمەبمەوە دەستمەگرێ بەرز مەکاتەوە ئەوە زۆر یارمەتی دەرە بۆیە من تەلەبەم هەبووە ینی کەسم تەدی پێ کردووە لەسەر ئەوە زۆر قورس بووە لەسەری بەستواایە وردە هەم حەزی بۆ یاریەکە زیاد کردووە هەم توانە ئەنجامی چونکە لە ڕاستیدا ئەڵێم شێوەی ڕێکەوتن بە زانیاری پێویستە ئێستا بەدەر لەو با بڵێن داستیکەی کە جەنابەت هەداوتە یا ئەو پەتەی کە هەڵ ئەواسرێت کۆمەڵی بابەتی دیکە و هەروەها شتی تریشت لەگەڵ خۆت هێنا باسێکی ئەوانەشمان بۆ بکەی ئەوانە لە کێکا بەکاردێت چۆنە جیاوازی هەیە لەگەڵ ئەمەیە یان خۆی من شتێکی تریشم ویست لە کاتی بەرنامەکە و باستی بکەم ڕزستەن ترینینگە شتێک هەیە لە بابەتی یاری ئاسنە یان لە بابەتی یاری بەقوت ینی ڕزستەن ترینینگ زۆربەی ئێمە وا ئەزانین ئەبێ وەزنی قورس هەڵگرین کێشی قورس ئەبینی خاتونێک ئافرەتێک تازێت سەرەتایەتی ئەڵێ ناتوانم وەزنی قورس هەڵگرم ناچمە قاعە نە بە وەزنە هەڵگرتنیە ئێستا یەکێک لە هەرە باشەکانی قووەت ینی وەزنە یان مەبەستی من ڕزستەنسە فۆرسێک ئەو کەشەیە چۆن بەکاردەوە بە هەموو شێوەیەک بەکارێن ئەوە قووەتێکی هەیە بۆ کنتراکشنی مەسڵ بۆ ئەوەی کە ئێمە ماستوکەکانمان بەکاربێنین کە ئێمە ئێستا ئەمە لەسەر دەستا بەکاریت بە شێوەیەک ئێستا مەسەن ئەگەر من حرەکەتێکی پێ بکەم ئاوا پاڵی پێوە بنێم من ئەو ماستولکانم خەریکە یاریەکە لەسەر قاچە بەکارهێنێ بۆ ئەوی بە قاچ بکە بۆ هەموو شێوەیەک ئەگەر ئستایلی ڕاضەکە ئەگەر تەجیبەکە بزانانی ینی ئەکسەرسایزەکە کە ئەزانین ئەوە بەکارێت نەوەزنەیەکە نەقورسە نە قاعەیەکی پێویستە من دژی قاعانیم بەس مەبەستم ئەوەیە زۆر کات هەموو کات مەبەستی من ئەوەیە کە خەڵک ڕاضە بکە جوڵە بکە نەڵێ ناتوانم بچم بۆ قاع جێگرەوەی هەیە نەڵێ بەستەنها ناتوان کورسایی بەرز بکەمەوە یاخود بە هەموو جێگرەوەکان بە هەموو شێوازێک ئەوە زۆر هەرزانە هیچ شوێنێک ناگرێ هیچ ینی ئەوە هەموو ڕاضێکی پێ بە مەزبوطیش ئەکرێ بە ڕاستی بەس یەک شت هەیە هەمویان ئێستا هەمویان ئەوە ئەنواعیان هەیە ئێستا من چەندانەیەکم هێنا یەکێکیان سوکترە یەکێکیان ئەوان زیاتر ئەکشێ ینی ئەوە ڕزستەنسی کەمترە بۆ بگنەر زێتیان بۆ کەسێک قووەتی نییە بەڵە سەرەتایەتی ئەن ئەوان تۆزە ئەسوورترە قووەتی زیاتری ئەوێ هەموو حاڵەتێکی هەموو ئاستێکی هەیە مەسەلەنیان خۆ هەڵکێشان لەسەر شتێکیان پوڵاپی پێڵان هەر کام لە ئەم پەتان ئەم کێشانە ئەتوانن بەکاریت چونکە قووەتیان زیاترە داوا لێ بوونەکەم چونکە قووەتیان زیاترە ئەمە شخصەکەتوانێ وەزنی خۆی هەمووی وەزنی خۆی لەسەر ئەوە پاڵخە چونکە قووەتی زۆر زۆرە زۆر زۆرە بە هەموو حاڵەتێک ئەتوانێت یاری لەسەر بکە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە بتوانێت ئێستا ئێمە جیهازی پوڵاپ لە قاعەیەک نەبێ ئەتوانی زۆر بە جوانی لە ماڵی خۆتیان هێشتا ئەوە لەگەڵ خۆتا هەبێ یان لە قاعەکان هەیە بەکاری بێنی و سوود لە ڕاضەکە وەربگری بەس کە بیناسی دەستەکان